دایکت ژیانی زۆر زۆر ناخۆشی بەسەر بردووە. ئەدی دوای منداڵەکەتان چی لێ کرد؟ خادمی مزگەوتەکەی گێڕایەوە ئەیوت لە بەردەمی ئەو مزگەوتە منداڵەکەمان دۆزیەوە. سەگێک ئاگای لێبوو کە نێژ کەس بەلایە بڕوە. دوای 2 ڕۆژ مامۆستا ئاینەکە بووی دەرکەوت بوو کە ئەو مناڵە کچی باییزەکە ئەکاتە باوکی من. دوایەوەی تر مامۆستا ئاینیەکە مناڵەکەی بردەوە بۆ باوکم و چەند فەرموودە و ئاەتێکی بۆ خوێندەوە. ڕازی کرد کە مناڵەکە قبوڵ کات و وەرگرێتەوە. دایکم دڵی زۆر پێی خۆش بوو. بەڵام دوای ئەوە شتێکی زۆر سەیڕوویە. چی ڕوویدا؟ ئیتر دایکم هەموو ساڵێک کوڕێکیە. وەرە حاجی وەرە ئەبوو زەینەب خێرە چت دەوێت؟ ئەمن هەموو ڕۆژێ لە ترسی تو ناوێرم سەرمە لە مارە دەربینم لە بۆەوەی پێم نەرەی بابی کچان. لۆ خێرە ئەو جارە چتان بووە؟ خوا کوڕەکی جوانی پێبەخشیمە ناویشم لێ نایە حازی پاشا. ئەلحەمدوللا یا ڕەبی بەداک و باب گەورەبی بەڕاستی پێم خۆش تەواوی لەمە و پاش بابی کچان نەما پێم دەرێن بابی پاشای. پاشا ئەوزا تو پێت وایە پاشا گەورەبی ساڵح دەربچی؟ حتمما کوڕی بابی خۆی دەبی. ئەوزا من دەڕۆم خواحافیز. کۆ دەڕاوە چێوە دەچی؟ حاجی دەمەیە بچمە بازاڕێ چیها پاقلاوە باشە گران بەهایە بیکڕم و بیهینم بەسە گەڕەکی دابشکەم. دەڕاوە ئێستان برادەرێکی خۆمەیە پاقلاوە فرۆشە بەڵکی هەرزانتر لۆ حساب دەکا. بەڕاستە ئەرێوەڵا کورە دە با بچین با بچی با بڕۆی. بەڵام لەویش سەیرتر ئەوە بوو هەتا وای لێ هات کە هەر کوڕێکێ بوو کچێکیە مرد دایک. ئەرێ حەسیبە ئەو نوزە نوزەی تو نەبڕاوە؟ پیاوە زەرگم سووتایە شیلانەمان لێ ڕۆژتیە. ئەرێ بابە واز لە شیلانی بینە ئەوە خوا بردیەوە ئەوە قەدەریمە و هایە. ئێ چ بکەین لە دوای خۆزەلەرمان نەکردە شیلانمان ڕۆی خوا کوڕەکی جوانی پێدان ئەوتە پاشەوە لە باوەشی تووە ئەوە پشت و پەنامانە. ئەدی پیاوەکە هەر گوتت کوڕ ئەوە خوا کوڕی پێداین بەس شیلانەمان لێ ڕۆیشت. بابە شیلانە ئاوەدانی مارێ بوو. ئەرێ لە تێوگە شیلان مرد خوا کوڕەکی کەی داینێ ئاگار لە پاشای هەبی پاشا بە کەرکمان دێ لە دوا ڕۆژ. بڕۆ ئەتو ئەم نەدڕزاندەوە بۆ نوزە نوزت با بچمە پەردەرکەی هەواکم پێکەی هەوا هەی خوایە لە دەستە تو. ئەوەندە زاڵم نەبای پیاوەکە